قاعدة سيم الشر في المقدور لا في الإقدار. شر لمقدورة على إقدارانية أويل الآن الله وبه تقديري بيوتري أو شري تانية أويل الآن إنسان وبه أو مقدوري بيوتري شري تانية. كرداري الله بيوتري إقدار، كرداري عبد بيوتري مقدور، كرداري الله بيوتري قضاء، كرداري عبد بيوتري مقضي. بوي كردارك الله شريتياني كرداري عبدك الشريتياني. شون الله جل جلاله تقديري كفري كردوه كهبه باشا. اگر كفر هبيتو كسنيكا كزلل من دبيلي شرطو شي كسبه نخير كواتهبوني كفر بوخوي شرنيه حتى نتشي بكريه كإنسان شو كردي أو وقت شركي دركه كخلقانك شون كرديان انجا شركي دركه وخلافكي دركه باشا. زينة الله جل جلاله تقديري كردو بوني هبه اگر هیچ کس نچه بیکا هیچ کس توشی شری زینا به نخیر هبونی زینا بو خوی خیره باشا شر نیه چونکه بهبونی زینا دایان پاک درکه بهبونی کفرکه بو کفرکه جوتمان بو خوی خیره ایمان درکه ها بەڵام کەچووی کرده ئەنجا شەڕەکەی دەرەکەوێت لە ناو خەڵکات. تۆ لەسەر چی سزادری؟ لەسەر کردنەکەی نەک لەسەر هەبوونەکەی. تۆ لەسەر هەبوونی کوفرەکە سزا نادرێ، لەسەر هەبوونی قەتڵەکە سزا نادرێ، لەسەر هەبوونی زیناکە سزا نادرێ، لەسەر هەبوونی حرام خواردنەکە سزا نادرێ، لەسەر ئەنجامدانەکەی سزا دەدرێ. ئەی خەڵکینە ئەم قاعیدە فێر بن چونکە بەڕاستی گروپە گومڕاکان لەم قاعیدەیە دوو گروپن. یەکێکیان ئەڵێن خەڵقیشی و فعلیشی لەلایەن ئەڵڵاوێ جەبریەکانن، یەکیان ئەڵێن نە خەڵقی نە فعلی لەلایەن ئەڵڵاو نیە قەدەریەکان. بەڵام ئەهلی سونەت و جەماعەت ئاوا جیایەکەنەوە فعلی و تەقدیری. کردارەکان ئەدرێنە پاڵ ئەڵڵاه خەڵقەن و ئیجادەن وەکوەوەی ئەڵڵاه خەڵقی کردو هێناوێت یەبوون، و ئەدرێتە پاڵ عەبدەکان کەسبەن و فعلا ئەنجامدانی و کردنی بە کرداری خۆت. الله جل جلاله تقديري قاتل و زينا و كفر و ئەم بابەتانەی کردو بەڵێ ئەو خەڵقی کردو. بەڵام کێ بکەرەکەیەتی بوونەوەرەکان ئینسانەکان ئەوان بکەرەکەین لەسەر چی سزا ئەدرێن؟ لەسەر هەبوونەکەی نا لەسەر کردنەکەی. ئەم بابەتە جیا بکەنەوە. بۆیە رسول الله صلى الله عليه وسلم يفرمو والشر ليس إليك. أي پەروەردگارم شەڕ لەلایەن تۆ نییە باشە، بەڵکو عەبدەکان خۆیان تاالبی شەڕەکەن بە ئاساری کردارەکانیان ئەنجامیەدەن. ئەوە نهێنی ئەو دوعای رسول الله صلى الله عليه وسلم کەواتە قەدەر کەی شەڕەکەی دەرەکەوێت لە دوای ئەنجامدانەکەی و اکتیسابەکەی.